ئێمە ئەمڕۆ کوڵقی گەرمیانی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان لە مەراسیمێکدا بە پشتیوانی و هاوکاری بەڕێز ئیدارەی گەرمیان بەڕێز مەڵبەندی یانزەی ڕێخستنی گەرمیان بەڕێز شێخ حەسەن بازرگانە شێخ حەسەن تاڵەبانی و بەڕێز پیشەوەرانی ناوچەی پیشەسازی هاوکاری چەند کرێکارێکیان بۆ کردین بە بۆنەی جەژنی جیهانی کرێکارن و ڕۆژێکی ئایر دەیان جار داوامە کردەوە ئێستا شەرداواکەین حکوومەت بێوەڵام نەبێ حکوومەت بێدەنگ نەبێ ئەو پارە و کۆمەکانش کە لە خوا پێدراوەکان یاریمی کوردستان وەریان گرت خڕیان کرد دابەشکەنە سەر ئەو کرێکار و پیشەوەر و کاسبکارانەی کە لە کاردا بڕان وەسعی ئابووریان تێکچووە.